لە هەولێریش ینی هەندرێن سەرکەوتنی باسەردۆک تۆمار کرد، بەڵام هێشتا مەترسی داوەزینی لەسرە لە میانەی یاریەکانی هەفتەی 24 خولی ناوی کوردستاندا. یانەی هەندرێن لە سەر یاریگای خۆی میوانداری دۆشی کرد. هەندرێن پێویستی بە سێ خاڵ یارەکە بوو تاوکو لە داوەزین دوور بکەوێتەوە لە بەرامبەردا دۆک تاکەیانەن بوو کارکابەری یانەکانی پێشەوەی لە دەستما بوو نەداوەزین بۆیە بە شێوەیەکی ئاسایی دەرکەوتو. هەندرێنیش هێرشی بەێرش دەیبردە سەر گۆڵی دۆک تا لە ناوڕاستینی و یەکەم ناوژیان لە دانیشی سزای بۆ هەندرێن هەژمار کرد و هەنگاو محەممەد توانی بە سەرکەوتوی لە دانەکە جێبەجێ بکە و گۆڵی پێشکەوتنی هەندرێنی لا یارەکەدا تۆمار گۆڵی زیاتری دەدا و دۆکیش لەو یەکسانکردنی ئەنجامی یارەکەدا بوو، بەڵام ئەنجامەکە گۆڕانکاری بەسەردانات و هەندرێن بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی دەستەبەر کرد. هەرچەندە هەندرێن کۆی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 29 خاڵ و لە خانی نوێمدا، بەڵام مەترسی دابەزینی لەسرە بۆیەوەی ئاکرێ بە فەرمی دابەزی و یانی دومیش لە نێوان شتیانەی ڕیزمەندی شەشەم تا 13مە کە لە 2 هەفتەی داهاتوو یەکلا دەبێتەوە. هەندرێنیش لە یاری داهاتوو هەرچی قورسە چونکە ڕوبەڕووی پێشمەرگەکانی هەولێری پێشەنگ دەبێتەوە، ئەویش لای خۆی هەوڵی مسۆگەربوونی پاڵەوانبوونی لە خولەکە دەدات. هیچ هیوی نماینه کو ببینید یکی خلا کردستانه نادابازین جبر هنده بارابتر من گرنگی لآز داب تایبت گیم دوم رامی گیم دوم آسا که زور باش من پشکش کرد زور دریوان بان لدست دا بس کشه من ابرو که 4 یاری زانی من هلی براوانی یعنی خط اساسی همو یاری نت کرد یعنی کشه که بو لگل اداره یاری نت کرد بس بشیوه که گشتی من راضی بوم او آسته پیروز بوو یانەی هەندرین و دەخواست کەفتێنە بۆ هەموو یان کوردستانیت خازم. ئێمە چەند ڕۆژێکە خۆمان بۆ یاریە ئامادە کردووە دەتوانم برێمەم یاریە بۆمان لە گشت یاریەکانی خوڵی کوردستان مینتر بوو یانەکەمە یاریمان بدۆڕان بە زۆر نزیک دەبین لە دابەزین بۆ پلەیەکان ئەم یاریە بردمان و دەستخۆشی لە ئەرزاوێک نزیک بین و بۆی دانەبەزین بۆیانە پلە یەکەکان دەستخۆشی لە ئەرزانەکان دەکەم بەڕاستی ئاستێکی باشیان پێشکەش کرد بۆ سێ خاڵ یاریەکە دەستخۆشیان لێ دەکەم